دیارە لەسەرم بابەتە میوانێکمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین خوێندنەوە گشتیەکان بۆ خۆپیشاندانەکان و ئاراستی خۆپیشاندانەکان بەرەو کێ دەشێت لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم مەلازادە کە بە ڕێزیان و کچەودێرێکی سیاسی و هەروەها مامۆستای زانکۆ ڕاستەخۆ لە لندنەوە بە ڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەنگی شەقامی ئێرانی گەشتە نێو ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەمە چ پەیامێکە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان پەیامی نەتەوە یەکگرتووەکان یان وڵاتە یەکگرتووەکان و کەنەدا و ئەوانەی کە ناو تێنان و تەنانەت یەکێتی ئەوروپاش بۆ پشتیوانی لە خۆپیشاندەران پەیامێکی گرنگە و هەریچ نەبێت لە ڕووی معنەویەوە بۆی خەڵکی ئێران بزانن کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیانە. بەڵام بەڕای من هەتا ئەو چرکە ساتەش ئەم پشتیوانیە لە پشتیوانیەکی معنەوی زیاتر و هەندێک مەسەلەی مافی مرۆڤ و سزادانان لەسەر هەندێک کەسایەتی کە مەسەلەی مافی مرۆڤ پێشێلەکەن یان قسە هەیە کە سوپای پازاران بخرێتە ناو لیستی تیرۆرەوە. ئەمانە هەموو هەنگاوی باشن بەڵام هێشتاش هەنگاوی سەرەتایین و لەوەش زیاتر لەوانەیە لەو کۆناغا نەتوانرێت هیچی تر بکرێت. باشە دکتۆر جنابیش باسی لێوە کرد کە پشتیوانیەکان تەنها پشتیوانی معنەوین، پشتیوانیەکان نبوونێتە هۆی کە بە شێوەیەکی جدی ئەو وڵاتانە بێنە سەر خەت بۆ پشتیوانی لە گەلی ئێرانی، کەواتە پاڵپشتێ معنەویەکان چ کاریگەریەکیان دەبێت بۆ سەرخستنی ئەم خۆپیشاندانی ئێران؟ خۆی بەڕاستی یەکەم شت بەرەی ناوخۆی نەتەوەکانی ئێران زۆر گرنگە. هەتا ئێستا بە پێی زانیاریەکانی من هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی سیاسی لە ناو ئەو خەڵکەدا ڕێبەرێتی ئەو خەڵکە ناکات. زیاتر خۆپیشاندانی خۆڕسکن، بە تایبەتیش بێگومان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندەی ئاگادار بم خەڵکەکە بە شێوەیەکی خۆڕسک دێتە ناو شەقامەکان و دژی ڕژێم دروشمەکان دەڵێنەوە. بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانی منە زۆر شارە گەورەکانن، بە تایبەتیش تارانی پێتەخت. هەتا ئێستا خۆپیشاندانەکان زۆر سنووردارن، هەتا ئێستا نەگەیشتووەتە ئەو ئاستەی کە ڕژێم بە تەواوی تووشی لەرزین و تووشی کێشەی گەورە بێت. لەبەرەوە زۆربەی ئەو هێزانەی کە ڕژێم کۆیان دەکاتەوە زیاتر لە شارە پەراوێزەکانە، لە ڕۆژهەڵاتی کوردستانە، لە بەلوچستانە، لە هەندێک شار و شارۆچکەی دیکەی زیاتر پەراوێز، نەک لە ناو شارە سەنتەرەکان کە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ڕژێم هەیە. هەتا ئەو خەڵکە بە تایبەتیش لە تاران بە شێوەیەکی ڕاستەوخۆ فشار نەخەنە سەر دام و دەستگاکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە تاران، ئەو ئێش و ئازارەی خەڵک درێژەی دەبیت. زیاتر خەڵک زۆر دەکوژرێت. بۆ نمونە زۆرینەی قوربانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانن، لە بەلوچستانن، لە شوێنی دیکەنە. هەتا ئێستا خۆپیشاندانەکان ئەو ڕەهەندە ترسناکەیان وەرنەگرتووە بە سەبارەت بە پایتەختی کۆماری ئیسلامی ئێران. هەتا ئەو شارە گەورانە بە تایبەتیش تاران بە تەواوەتی خۆی یەکلا نەکاتەوە نێتە سەرخەت. ئەمن نیگەرانی من لەوانەیە لە ڕۆژانی داهاتوو زیاتری شەبێت، چونکە قوربانی زیاترە بن لەناو خەڵکی مەدەنی. باشە هۆکارەکەی چییە کە خۆپیشاندانەکان وەکو باسی لێوە کرد هێشتا بەپێی پێویست نییە؟ پایتەختی ئێران کە تارانە هێشتا خۆپیشاندانەکان ئەوەی نەگرتوێتەوە بە شێوەیەکی گشتگیرکە دەسەڵات بێنێتە لەرزین. هۆکار چییە کە هێشتا ئەم خۆپیشاندانانە بەپێی پێویست نییە نەبووتە سەر تاسەری؟ بێگومان کۆمەڵک هۆکار هەن. هۆکاری یەکەم بەڕای من چڕبوونەوەی هێزە ئەمنیەکان و دەسەڵاتە لە تاران، لەبەرەوە هەتا هەمی شار پێتەختەکان وان هێزە ئەمنیەکان و هەموو تواناکانی دەوڵەت لە پێتەخت بۆ دەبێتەوە و زیاتر هەوڵەدا کە
تەنانەت خەڵکی لایەنگریش زیاتر ئەوانەی کە بەرژەوەندیان لەگەڵ دەسەڵاتەیە هەمیشە لە پێتەخت زیاتر کۆ دەبنەوە و ئەوێن دەرێ شوێنی تڕبوونەوەی دەسەڵاتەکانە. هۆکاری دووەم کە زۆر گرنگە بۆ خەڵکی ئێران بەڕای من ئەویش نەبوونی بەدیلە، نەبوونی بەدیلێکی دیموکراتە. ئەو هێزانەی کە هەن هیچیان لەوانەیە بۆ ئایندەی ئێران لە کۆماری ئیسلامی باشتر نابن، بە تایبەتیش مجاهدینی خەڵق و لایەنگرانی شاو نازانم ئەوانی تریش. بەڵام حیزبە کوردیەکانیش بوونیان هەیە ڕاستە بە شێوەیەکی گشتی و ڕاستەخۆ تا ئێستا هیچ ئاراستەکرێکی خۆپیشاندانەکانی، بەڵام لە بەرامبەر حکوومەتی ئێستای ئێراندا بەدیلی ئەمان حیزبە کوردیەکانیش بوونیان هەیە کە دەسەڵاتێکی یاخود جێپەیەکی باش و ڕەهایان هەیە لە ڕۆژهەڵات بە دیاریکراوی ئەمان نابن بەدیلێکی باش وایە. حیزبە کوردیەکان بەدیلی تاران نین، بەدیلی کوردن. ئەگەر بڕیار بدەین کە ئەوانە بەدیلن، بەڵام بێگومان ئەمن سەبارەت بە حیزبە کوردیەکانیش هەر نیگەرانم. ئەو شەقامی کوردی خەڵکی باش ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پێشکەوتوتر و تراوەتر و وشیارترن لە حیزبەکان خابن و هەتا ئێستا حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرەیەکی ناوخۆیان نییە بۆ ئەوەی پلانێکی استراتیژیان هەبێت بۆ داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان. لەبەرەوە ئەمەش لە خۆیدا هەر کۆمەڵێک نیگەرانی دیکەنە کە پێم وایە ئەو هیچێک لەو حیزبانەی کە ئێستا خۆیان تەرحەکەن و لە بەتایبەتی لە باشوور و لە شوێنی دیکە هەن نابنە پیانی ئەو بەدیلە دیموکراسیە نین بۆ ئایندەی ڕۆژهەڵاتی کوردستان. لە باشترین حاڵات ئەو حیزبانە ئەگەر بەو پەرتەوازەیەی بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان هەمان ئەزمموی باشوور لە نەوەتەکان دووبارە دەکەنەوە. ینی نامەوێ بچمە ناوردەکاریەکان و خەڵک بترسێنم، بەڵام بەو شێوازە و بەو عەقلیەتە و بەو پەرتەوازەیەی بگەڕێنەوە باشووری بە ڕۆژهەڵاتی کوردستان ترس و گومانێکی زۆرم هەیە کە هەمان مۆدێلی باشووری کوردستان دووبارە بکەنەوە. لەوانەیە ئەگەر زۆر باش بن ئەوسا مۆدێلی باشووری کوردستان بێتە پێشەوە، ئەگەر زۆر باشتر بن. باشە دکتۆر باسی لەو کرد کە حیزبە کوردیەکان تا ئێستا کۆدەنگیەکی نیشتیمانی یاخۆت بە تایبەتی لەم خۆپیشاندانانەیە بۆ ئەوان بەدی ناکرێ. ینی گەر لە بەعدێکی دیکەوە لە دیوێکی دیکەوە باسی بکەین هۆکاری ئەوە شێکە ئەوان تا ئێستا نەیانتوانی و ئەم کۆدەنگیە بۆ کۆکەرەوەی حیزبە کوردیەکان ببن بە چەترێک بۆ خۆپیشاندەران بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ ینی پێتان وانییە کە ئەمانیش لە دیوێکی دیکەوە پێویستیان بە پشتیوانیەکە بێت چ لە ڕووی معنەوی بە یاخود پشتیوانیەکی جدی بێت لە ڕووی سەربازیشەوە؟ یەکەم لە ڕووی سەربازی من بە هیچ جۆرێک باوەڕم بە بەکارهێنانی هێز نییە لەو قۆناغەی ڕۆژهەڵاتی کوردستان. هەر دەستوەردانێکی سەربازی لە ڕۆژهەڵاتی کوردستان واتە گۆمی خوێن، واتە زەبروەشاندنێکی زۆر قڕز لە خەڵکی ڕۆژهەڵات و خەڵکێکی زۆر دەبێتە قوربانی لەو قۆناغە بە هیچ جۆرێک نەعەقڵە نە سیاسەتە نە استراتیژیەتە هێزە سەربازیەکان بگەڕێنەوە ناو ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵکو باشترین شت بۆ خەڵکی ڕۆژهەڵات ئەگەر حیزبەکان بتوانن بیکەن یەکەم ئامانجە سیاسەکانی خۆیان بەیان بکەن و فەلسەفەی سیاسی خۆیان ڕۆن بکەنەوە زیاتر بۆ خەڵک دوو بەرەیەکی نیشتیمانی پێک بێنن و پەیمانێکی کۆمەڵایەتی ببەستن بەڵێن بدەن بە خەڵکی ڕۆژهەڵات. ئەم بەرەی نیشتیمانیە پێویستی بە زەمینەسازی و پاڵپشتی دیکە نابێت بۆ ئەمان لە گەرنایی بنین دەستپێک هێشتا هەنگاوی یەکەمە. بێگومان بەڵام دەبێت بۆ خۆیان ئەو شیاریان تێدا بێت. یعنی دەکرێت مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێشخەریەکی وا بکە یان هێزە سیاسیەکان دەست پێشخەریەکی وا بکەن کۆیان بکەنەوە. ئەمە لەوانەیە فاکتەرێکی خێراکردن بێت، بەڵام مەفروض بوو ئەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتیش خۆی کێشەی ئاستی نێودەوڵەتی ئەوەیە هەتا ئێستا نە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناو هێزانەش لەسەر ئاستی ئێران کە هەن ئەو
بنەما بەهێزیان هەیە کە ببنە بگەنە ئاسی متمانەی هێزە نێودەوڵەتیەکان. کێشەکە لەوەدایە ئەو هێزانە کە هەنا هیچیان ئەو متمانیان بەدەست نەهێناوە، نە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، نە یەکێتی ئەوروپا، نە هیچ هێزێکی تریش لەو قەنەعەتەدانین کە بەدیلێکی ڕاستەقینە بۆ ئایندەی ئێران هەیە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. هەتا ئەم بەدیلە بێگومان ئەمەش دەمێنێتەوە سەر و هێزانە خۆیان. ئایا بە خێرایی دەست و برد دەکەن، بە خێرایی بەرەیەکی نیشتمانی پێک دێنن، بە خێرایی بەرنامە و استراتیژێتێک بۆ ئایندەی ئێران دادەنێن بۆ ئەوەی ئەو متمانەیە دروست بکەن. ئەمە پرسیارێکە لەسەر خۆیان دەوەستێ لە ڕۆژان و هەفتە و ئەو کاتەی داهاتوو. ینی مخابن هەتا ئێستا هیچ دەست و بردێک نەکراوە لەو بوارە. باشە لە کاتێکا کە خۆپیشاندانێک لە شوێنێکە ئەنجام دەدرێت ڕەنگە سەرەتا خۆپیشاندانەکە خۆڕست بێ، بەڵام دواتر بە پێویستی بە جۆرێک لە پشتیوانی هەیە، پێویستی بە جۆرێک لە پێشڕەوی و ڕێبەری هەیە. لە ئێستادا ڕێبەری خۆپیشاندانەکانی ئێران کێیە؟ هەر خۆیانن؟ پێم وایە هەتا ئێستا خۆپیشاندانەکان خۆڕستکن، خەڵک گەیشتۆتە لوتی، خەڵک بێتاقەت بووە لەو ڕژێمە و لە نەبوونی ئازادیەکان و هەروەها لەو گەمارۆیەش کە لەسەر ئێران هەیە. بارودۆخی ئابووری لە لووتکەدایە، ئەوەندە خراپە. لەبەرەوە خەڵک تەواو ینی وەکو یەکێک کە خۆی ئینتیحار بکات، وەکو بەشەوەیەک خۆکوژی دەیانەوێت ئەو ڕژێمە بە هەموو نرخ و بەهایەک بێت بڕوات. ینی ئەمە لە سوۆسیال میدیا و لە شوێنەکانی تر ئاگامان لێە، مەسەلەن خەڵک هەردایانەوێت دەڵێن با بڕوا، گرنگ نییە بەدیل چەیە، گرنگ نییە چ دەبێت. بەڵام حەقی خەڵکە، بێگومان خەڵک بێتاقەت بووە، خەڵک گەیشتۆتە لوتی ئەم سیاست، ئەم ڕژێمە سیاستێکی زۆر نامرۆڤانە، زۆر خراپ لە دژی خەڵکی ئێران پێڕەو دەکات و بارودۆخی ئابووری لە دۆخێکی زۆر خراپدایە. ینی هەتاکەی ئەم خەڵکە لەو دۆخە خراپەدا بن، هەتاکەی ڕژێمی کۆماری ئیسلامی بە هەزاران دۆلار دەبەخشێتە میلیشیاکان و لوبناان و سووریا و عێراق و یەمەن و ئەمە، بەڵام خەڵکی خۆی دەتڵێتەوە لە ناو برسێتی و لە دۆخی نەبوونی ئازادی و هەتا دوایی. ینی ئەم ڕژێمە بەڕاستی ئەکسپایر بووە، بە تەواوی کۆتایی پێ هاتووە، بەس قالبوو هەیکەلەکەی ماوە، پێویستە ئەم قالبوو هەیکەلە بڕوات. بەڵام کێشەکە لەوەدایەکە بەدیل نییە، بەدیلێکی ڕاستەقینەی دیموکراسی بۆ خەڵکی ڕۆژهەڵات نییە. ئەمەش لەوانەیە ئەگەر بێت و خۆپیشاندانەکان درێژە بچێشێت، هەر لە ناو خۆیان بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەهێز دروست بێت و خەڵکی ڕۆشنبیر و بەتوانە زۆرە لە ناو خۆی ئێران، لە ناو فارسەکان، لە ناو کورد، لە ناو بەلوجەکان، ئەمانە بێنە پێش خۆیان ڕێک بخەن و ببن بە بەدیل بۆ ئایندەی ئێران. باشە دوکتۆر، ئەمە کەم بە دوا پرسیار کەواتە خۆپیشاندانەکانی ئێران چیان بەسەردێت؟ دەگەن ئامانج یان سەرکوتەکرێن و کۆوانی ڕابردوو؟ بەڕاستی ئەمە وەڵامی یە پرسیارە زەحمەتە، چکە ئێمە ناتوانین فاڵ بگرینەوە. کێشەکە ینی هەموو ئامرازەکان ئامادەن بۆ ئەوەی خەڵک بۆ ئەوی خۆپیشاندانەکان فراوان بکرێت و ئێستاش خەڵک لە دۆخێکدایە زۆربەی تێڕوانینەکان ڕایان لەسەر ئەوەیە کە تازە ناگەڕێتەوە دواوە، دۆخەکە ناگەڕێتەوە دواوە و ڕژێم لە پەلەقاژێدایە و فعلەنیش ڕژێم چیتر هەر بەخۆشی هەست بەوە ئەکا کە بەدیل نییە چیتر و بەڵام ئەوەیە دەبێت هێزە سیاسیەکانی ئێران بە کورد و فارس و بەلوچ و توزانم ئازەری و هەموو ئەوانە بتوانن لەسەر پەیمانێکی کۆمەڵایەتی ڕێککەون و لەسەر استراتیژەتێک ڕێککەون بۆ ئەوەی هەم خۆپیشاندانەکان فراوان بن، چونکە چەند بەدیل بەهێز بێت، بەدیلی سیاسی بەهێز بێت، خۆپیشاندانەکان بەهێزتر دەبن، خەڵک متمانیان زیاتر دەبێت بە داهاتوو. بەڵام لەو دۆخەیە بە شێوەیەکی زۆر ناڕۆشن قرسە بۆ خەڵک، ینی ئاوا بەخێرایی خۆپیشاندانەکان فراوان بن، بە تایبەتیش لە تاران و لە شارە گەورەکان کە دەبنە هۆی سەرەکی بۆ کۆتایی هێنان بە و دەسەڵاتەی ئێستای ئێران.
بەڕێز دکتۆر ئیبراهیم مەلازادە کە بەڕێزیان و کۆمەسایکی زانکۆ ڕاستەوخۆ لە لەندەن بەڕێگەی سکایپ میوان مابوو دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتمان بینەبین.